بەرنامەی ئەم جارەی داواکار تایبەتە بە قسەکردن لەسەر دۆخی ژنان و خانمان لە هەرێمی کوردستان. دەپرسین کێن ئەوانەی لە هەرێمی کوردستان نوێنەرایەتی ئافرەتان دەکەن؟ ئایا ئەو کەسانەی، ئەو لایەنانەی، ئەو دەستانەی، ئەو ڕێکخراوانەی بە ناوی ژنان و ئافرەتانەوە کار دەکەن و کاریان ئەوەیە بەرگری لەوان بکەن، کارەکانی خۆیان دەکەن؟ ئێمە لە بەرنامەی داواکار دەمانەوێت بزانین چین هۆکارەکانی بەردەم ئەو بربەستانەی دەبنە هۆی پێشنەکەوتنی خانمان لە هەرێمی کوردستان. خاتو نەخشین سڵاوتان لێبێ، سوپاس بۆم دەرفەتە گەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم. کەی و بۆچی بڕیارتدا کە شوێنکارێکت هەبێت و ئیشی تیا بکەیت؟ ئێمە وەکو کارگەنانی کوردی ساڵی 22/2015 دەست بەکار بوون یەکەم ڕۆژی کارمان بۆ لەم شوێنە. ئەم خوشکانی کە لێرە لەم بەشەمان ئیش ئەکەن 16 خوشکن 14 خوشکە دوان لە مناڵەکانی خۆشم لێرە هاوکارن لەگەڵم. بەڵام بەشێکمان لە پێخستنە ساڵی شەشەمی تەمەنمان وەکو کارگەنانی کوردی هەستان بە زیادکردنی بەشی شیرینی و خواردنی ئامادەکرا و پێشکردنی بە ئەو کەسانەی کە ئارەزوومەندن و دەستیان ناگاتێ لە وەختە ناتوان ئامادە بکەن. ئەڵبەت بۆ ئەوێ 6 کارمەندمان هەیە لە ئێستا لەبەر تەقریبەن کەمی مەسافەی شوێنەکە و ئەوە ناتوانین کارمەند هەمویان لە یەک کاتە لێرە بن. بەڵێ ئەویش تەقریبەن تا ڕادێک کە ناوبیتیایان بەیانیانەوە ێواران ئەو شەوێت ئیشەکە مهم ئیشی ئێمە بە شێوازێکی ڕێکوپێک و بە جوانی ئەخرێتە بەردەست. باشە نەخشی خانێکێک لە سەرچاوە و هۆکارەکانی ئەوەی کە ژن ئافرەت تونوتیژی بەرامبەر دەکرێت ئەوەیە کە لە ڕووی مادیەوە پشت بەخۆی ببەستێواتە محتاجی دەستی کەس نەبێ بۆی دواتر بیداتەوە بە چاویە بەکاری بێنێت. من پێم خۆشە پرسیارێکم ئەو خاتوونانەی لێرن ئەزانم 8 مارس چییە؟ وەڵاهی بە شێوازێکی ڕاستەوخۆ نەکرد. گرنگە بەلایەنەوە بزانن 8 مارس چییە؟ وەڵاهی زۆر پرسیاریش ناکەن، زۆر کات مناسبە ژێتە پێشۆ نەک ئەمانەی لای من زۆرێک لە ئاست بەرزەکانی خوێنەواریش نازانن 8 مارس خۆی لە چی ئەبینێتەوە. کەواتە بە بڕوای تۆ دابینکردنی مافی ژنان لە چیەوە دەست پێەکە؟ لە ڕۆژێکی ساڵەوە دەست پێەکە، لە 16 ڕۆژی ساڵەوە دەست پێەکە، یانەوەیە بە فعلی کاریان بۆ بکەیت و بیان خەیتە سەر کاریش؟ هەموو ڕۆژەکانی ساڵ بۆ ژن وەکو یەکە گەر بێت و بواری کار، بواری دارایی، ڕەقسا و گونجاو بێت و ژیانی ئاسوودە بێ. هەموو ڕۆژەکان 8 مارسە، هەموو ڕۆژەکان 16 ڕۆژەکەیە. ئەگەر بێت و بە شێوازێکی ڕێکوپێک ئافرەت فێر بکرێ ماف و ئەرکی چییە لە ژینگە و لە ژیانە بۆ بەڕێوەبرنی ئیشەکانی خۆی کاروباری ژیانی ڕۆژانەی پێویستی بە تێگەشتن هەیە زۆرتر لەوەی کە من ڕۆژێکی ساڵ هەڵبژێرم بەو ڕۆژە بڵێم مافی تۆ. مافی تۆ ئەوەیە کە لە هەموو کاتەکانە ژیانت فراهەم بێت و هۆکارەکانی خۆشگوزارانی بۆ تۆ بەردەست بێ. منی ژنێ کاتێککە من داهاتێکی دارایی سەربەخۆی خۆم هەیە، بەڵام بە شەرتێک منش نەیکەمە منەت بەسەر هاوسەرم مناڵەکانم بڵێم من بۆ ئێوە هیلاکم، من بۆ ئێوە ڕەنجەیە، من بۆ ئێوە ناخەوم. ئەمەی کە من ئەیکەم وەکو خوای گەورە لە زۆربەی ئاەتەکان و شوێنەکان باس ئەکا و ئەفەرمێ ئەمە وەکو عیبادەت خوای گەورە بۆ منی دایک ئەینووسێ، بۆ منی خوشک ئەینووسێ کە ئەتوانم پێویستیەکانی خێزانەکەم بە شێوازێکی ڕێکوپێک بەردەستخەم و فەراهەمیکەم. ئەم خوشکانی کە تۆ لێرە ئەیان بینی هەرێکێکیان کتێبێکن، هەرێکێکیان مەئاساتێکن، هەرێکێکیان کۆمەڵێک جیاوازە لەویتر، بەڵام لە هەمویان لە ناڕەحەتیەکانە تەقریبەن تا ڕادەیەک لێک ئەچن شێوازی ژیانیان. من بۆ ئەم بەشەی بەرنامەکەم میوانداری 3 خاتونم کردووە، بەڕێزان مامۆستا لۆنای مامۆستا دڵشاد مەریوانی کە خۆی مامۆستای زانکۆیە و لە بواری نووسین و وەرگێڕانیش کارەکە زۆر بەخێر بێن، پەیامخان پەیام شێخەزەر کە توێژەری کۆمەڵایەتیە، واروەها خاتو شیرین چرا کە بڵێن کارسازە، خاوەنی بزنسی خۆیەتی. مامۆستا لۆنا، کاتێک باس لەسەر دۆخی خانمانەکرێ، ینی ئەگەر بڕای دەکەس دەخاتون وەربگری سیانیان بڵێت باشە عیبی نییە، ڕەنگە باشە عیبی نییەکە ویش
ینی پەیوەست بێ بە بەرژەوەندەیەکی دیاری کراوە حوتیان ناڕازی بێت هۆکارەکە چییە کە ینی لە دوای ڕاپەڕینەوە بربەستەکانی بەردەم هاتنە پێشەوەی خانمانی شایستە بربەستەکان لە دەرفەتەکان زیاترن لە ڕاستیە ئەتۆم بڵێم کۆمەڵێک شت تێکەڵبانی زەحمەتە بڵیت ئەمە هۆکارەکەیەتی هەندێک هۆکار سەبەبەکە بەس ژن نییە مەسەلی ژن نییە ینی پیاوی زەرمەند بۆ لاندێ ڕۆبوون مونە مەسەلەی ئەگەر دەرفەتەکان بێت دەرفەتەکان ئەوەیە ئینتیما بۆ کام حیزبە هەیە کێ پشت و پەناتە ئەمە چۆن ژن زەرمەند بۆ لەمڕۆوە پیاوی شەر زەرمەند بوو ئەمە یەکێک لە هۆکارەکان کە باشتر نەبووە لایەنەکەی تری کۆمەڵایەتیە کە ئێمە با بڵێن شتەکانمان هێناوە کە ئەبێژن ئازاد بێ ئیشکاژن ئازاد بێ بخوێنێ بەڵام لە هەمان کاتە کۆمەڵگەمان هوشیار نەکردووە بەرامبەر بەم شتە تاوەکو کە ژن ئەو کاتەی ئازاد بوو هاتە دەرەوە خوێندی یا کاری کرد بوونە پارێزراو بێ لە کۆمەڵێک شت کۆمەڵێک دەربەسیتر نێتە بەردەمی کەوا بکات کە ئەوانی کە بوونمە بیرکردنەوەیەکی پێسەرانەیە هەیە بڵێن ئەهنەماوت باژن نێتە دەرێ ئەو نەتیجەکەیەتی ئەمە هۆکارێکی ترە هۆکارەکەی ترەوەیە کە تا ئێستش زۆربەی یاساکان هەر یاسا کۆنەکانن ئێمە ئیشیان پێەکەین من خۆم خەڵکە ناسم کە 5-6 ساڵ بە دوای کەیسێکی جابوونەوە بووە کە لەبەری ئەڵێ هەموو یاساکان زۆر کۆنن بەی شێوەیەک پشتگیری لە منی ژن ناکەن واتە ئەوەی کە هەوڵەکان یەک نەخراون لەلایەن تەواوی خانمانەوە هەر یەکە و بە ئاراستەیەکیشی خۆی کردووە جرا ئایا ئاراستەیەکی حەزبی بوو بێ ڕێکخراوەیی بوو بێت بە حڕیەتی خۆی ها وەکو یەک نەفەر ئیشەکانی خۆی کردبێ هەموو ئەمانە کاریگەری هەبوو لەسەرەوەی کە مافەکان یان ئەو مافانەی بەدەستێنراون زیاتر نەبوو بێ لەوەی ڕابردوو بەتەکی دووە شتێک کەژەوەیە کەوتم لە ڕەگەوە کار لەسەر کێشەکە نەکراوە ئەنی هەندێک شتێ بوون هەندێک ئاراستە هەیە ئێستا بە تایبەتەی بینین ئەوەیە کە پێوترێ کاریگەری کۆلۆنیالیزمی تازە ینی نیو کۆلۆنیالیزم ئیسعماری تازە کۆمەڵی شت لە غەربە وەرگیراوە یەکسەر هەندێک ڕێکخراویان بۆ نمونە هەندێک کەس لاوسێ لە نیەتێکی باشەوە بە ئێوەت یەکسەر پێشکەشی ئەم کۆمەڵگەی تا بەڵام کۆمەڵگەکە خۆی ئامادە نەبوو بۆ ئەوە بابەتێکی لەسەر ساغەکرێتەوە کە پێشوەختە زمینە سازی بۆ نەکراوە شێوەیەک بەڵێ سپاس دەکەم مامۆستا من بچمە لای پێیان خان دیارە ئێوە زیاتر بۆ گەیاندنی دەنگی خۆتان تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارەهێنن ئەکرێ بڵین تۆڕە کۆمەڵایەتیەکان ئازادیەکی زیاتریان بەخات خانمان بەخشیوە بۆی دەنگیان بگا بە فیئەیەکی یان بە چین و توێژێکی زیاتری کۆمەلگا ژمارەیەکی زیاتری خەڵک وە لە ڕێگەیەوەشەوە هۆشیاری دروست بوو بێت یا هۆشیاری زیاتر دروست بکرێت ئەگەر سێرکەی سەری ڕۆڵی ئافرەت بکەی لە سوۆشیال میدیایە سەرکی ئەوەی وەکو هۆکارێک بەکارێنرێ بۆی کە لایکی پێکۆ بکرێتەوە کۆمنتی پێ بکرێتەوە زەق بکرێتەوە کێشە و مەعاناتی تری بۆ دروست بکرێ ئەوە کار ناکرێ بۆی ئافرەتانێک کە کاری جددیەکەن شتی باش ئەکەن بۆ خۆیان بۆ ئافرەتانێک کە بۆ کومەڵگە بەعام بۆ پیاوانیش ئەوانە ناهێنرێنە بەرچاو باشە ینی ئەکرێ بڵین کاریگەریە نەرێنیەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان کاتێ باز دێتە سەر ژنان زیاتر بۆ تاوەکو ئەوەی کە کاریگەریەکی ئەرێنی هەبێت و دۆزەکەیان زیاتر بباتە پێشەوە و مافێکی زیاتریشان بۆ بچنێت ینی بچنێتەوە لە کۆتاییە باسی مافەکانمانەکەین لە ڕێگەی سوۆشیال میدیاوە بەڵام ئایا خەڵک گوێمان لێگرێت ئایا ئەو لایەنی تر کە زەق کراوەتەوە لە ڕووکەش و لە ئەو جوانی کە ناوی جوانیە و لە شتە مادەکان و لەمانە کامیان زیاتر گوێی لێگیرێ کە کچێکە چێت سەری سوۆشیال میدیا کە کچێکی کە هۆشیاریەکاتەوە لەسەر مافەکانی سێرەکە کامیان زیاتر ئیحتیمامی پێدراوە بەرەو لای کامیانەچێت یعنی من بیر ئەەکەمەوە ئێستا ئەگەر لە تەمەنی کچێکی هەرزەکاری ئەم سەردەمەیە بوومە هەمان ئەو شتانی کە کچێک لەم سەردەمەیە بیبینایە نەئەبووم بەم کەسەی ئێستا کە لانی کەمەها پەلە قاژەیەکەکەم بۆی هیچ نەبێ وەکو ئینسانێک تێبگەم لە حەقەکانی خۆم ئەوەی ئەوان ئەیبینن دنیایەکە کە هیچ ئامادەکاریەکی بۆمانتیانێکە پێیان بگەێنێ شیرین خان بێمە خزمەتی جەنابکان ئێوە کاری خۆتانەکەن ئەکرێ بڵین ناسەخامگیری ژینگەی کارکردن لە کوردستان وای لە تۆ کرد کە قەرار بەی نا بۆ کەس کار ناکەم
کاری خۆمەکەم بەڵێ کاگیازگار لە کاتێک لە جامیعە بوو من بزنسمە خێت شتەکان لە پێش کامێرەوە زۆر جوان بوون ئەموو کێ بێ بڕۆم ئیشکەم لە کۆمپانیاکان ئەموو زمانە زانم زمانی زۆرە زانم سکیڵم زۆر پێەیە ئەکیدم کۆمپانیاکان من وەرەگرن کە چوومە کۆمپانیاکان شتەکان وانە بوون زمانیان ناویست ئەو شتانی کە من پێم بوو سوودی نەبوو بۆ ئەوان بۆیە من قەرارەمە بزنسی خۆم دەست پێ بکەم ئەوەش کە دەستم کرد بە بزنسی خۆم زۆربەی کەسەکان سوپۆرت ئەکەن لە پێش کامێرە دەتە دوای کامێرە شتەکان وانین چەند ئیڤنتێک هەیە کە ئەکرێ بۆ خانمان کە دەستیان کردو بە ئیش بامتەکەن ئەجا دوای ئەینووسن ئەڵێن لە سایە هەشتای ئافرەت بووە بەشدار بووە بەس لە ئەسڵات بەس بۆ سەر کامێرەیە من دوای ئەڕۆمە ماڵەوە نەکە سوپۆرتی کردوم کە سەری سۆشیۆل میدیاشەکەم ڕسمیان داناوە لەگەڵمانە بە حساب سوپۆرتمان ئەەکەن بەس هیچ پشگیریمان ناکەن بۆیە جاریای هەست ئەەکەم ئەمە بەس بۆ ناوی خۆیانە بەکارتانە هێنن بەڵێ یا خانمان بەگشتی بەکارهێنن بۆ بابەتێکی دیاری کراوە باشە هەست ناکەنی ترکاتی ئەوەیە کە خاتونەکانی وڵات لە جیاتیەوەی گلەیی بکەن لە شوێنێک بڵێن ستۆپ من نایم بەس بوێنەکەم بەکاربێنی نایم بەس ڕەگەزەکەم بەکاربێنی نایم بەس بۆی من بەکاربێنی بۆ مەبەستێکی دیکە بەڵێ لە پێشاکە دەستم پێ کرد شتەکانم بنەوەی ترە بینی بەس ئێستا ناخەتی سوورم داناوە سێرەکەم ئەم شتە بۆ خۆم سوودی هەیە بۆ بزنسەکەی خۆم سوودی هەیە ئەچم بە دوای کەسەکانە کە ئەم ئیڤنتیان ڕێکخستە بزانم کێن چیان ئەوێ ئێستا ئەتوانم بڵێم زۆر باش شتەکان ئەچم بۆ کێ و لەگەڵ کێیا دەرەکەوم ئەکرێ بڵین چوونە پێشەوەی دۆزی ژنان لە هەرێمی کوردستان بەبێ پیاوان ناکرێت کاڵێن بەبێ پیاوان ناکرێت بەبەستمەوەنی ئەوانە گەر نەڵێن ئۆکەی نەبێت بەبەستمەوەی ینی بە هاوکاری یەکتر وەکو دوو تەواوکاری یەکتر بەڕاستیم پێم وایە هەندێک مافی ژن هەیە کە بەدەستیان بێنێن لە قازانجی پیاویشە ئەنی پیاویش لە سوود لە چکە لەم با بڵێن وشەکە بەنگلیزی پێڵێن دیسکۆرس لەم گوتارەیە کە پێڵێن پیاسالاری خودی پیاوی زوڵمی لەیەکرێ زۆربەی جار ئەوە ینی بۆیە لێرە دایم زوڵم لە پیاوە کرێت بە شێوێک لە شێوەکان و ئەشبینی بەلاکی تراشکێتەوە هەندێک جار ئەوە تەکی دەکرێتە سەرەوەی مافی ژن ئەوەیە مافی ژن ئەوەیە هەندێک جار لەگەڵ ئەوە مافی پیاوی شەخورێ بەڵام لە لایەکی کەشەوە ئەو حاڵەتەش هەیە کە زۆر پیاو هەن ئەڵەن ئێمە لەگەڵ مافی ژنانین ئێمە لەگەڵ ئاین ژن ئازاد بێ بەڵام تا سنووری کچەکەی خۆی خوشکەکەی خۆی هاوسەرەکەی خۆی لەوێ ئەوەستێ ئەمە چەند دەوری هەیە ئەگەر کەسێک لە ڕووی مادیە و سەربەخۆ بێ مافەکانی خۆی بەدەست بێنێ بەو شێوەیە کە گونجاوە بۆ ینی کۆمەڵگەکەی خۆمان بەڵێ کاگیازگار هەمومان دایک و باوک بێ عیلە بێت یەکەم جار دوو دڵن سامن خۆم باوکم یەکەم جار کە ئەمیز دەرکەوم کە دەست بکەم بە ئیش ئەیوت نابێ بکوم وەگای ئێمە نەکراوە بەڵام من وام لێکردن هەر قسەم بۆ کردن نمونەم بۆ هێنانەوە ئەمود لەم شوێنە بووم ئەمە بوو باشەکانی خراپیتیان نییە وای زانی هەموو کەسێکی بەیەک چاوسێرە کرد بس دوایی بەڵگەم پێبوو کە پیشانی بەم ئەم شتە باشە یەکەم شت لای من ئەوەیە پیشانیان بیت قسەیان لەگەڵ بکەیت لەگەڵ ئەوەشا بخوێنەرەوە لەگەڵ زمان فێربە شەر نییە تۆ بچیتە جامیعە هەر شەهادە بێنی خوێندنەوە جاریە بەس شەهادە نییە بۆیە من زۆر لەگەڵ ئەوام عین بە بەڵگە پێوە بێ لەگەڵ هاوسەرەکەشمە عینەن شت دایمە هەموو شتێکی بۆ باس ئەەکەم ئەڵم ئەم شتە باشیەکانی ئەوەیە خراپیشی لەگەڵا بێ پێی ئەڵم وی بیبینن ڤێژنێکە بە ڕسمێک بیبینن کە چۆن نییە من لە کە فۆکسم لەسەر کارسازیە ئیشە بۆ ئافرەت من داوای ئەوەکەم پرۆسی ناونووسین لە هەر شتێنێک بێت ئاسانتریکن ناوی براندەکە بێ ناوی هەر بزنسێک بێ ئەو نەقورسی نەکەن لە سەرمان یارمەتی ئەومان بن لەگەڵ ئەوەشە ئیڤنت کە ئەکەن بۆ ئێمەی بکەن نەک بۆ کەسەکان کە ڕێکی ئەخەن و ناوی خۆیانی پێبەرزکەنەوە من داوای ئەوەکەم ئیڤنت زۆرتر بکرێکە فۆکس هەبێ لەسەر ئیشەکەی من مەبەست ئەوەیە کە بۆ نمونە خاوەن براندێک خاوەن کارێک ئەبرێ بۆ جێگەیەک تەنها بۆ لایەنە جوانکاریەکە نەبرێتەوە بە فعلی بیبن لەبەر ئیشەکەی بەڵێ زۆر جارێ خەڵاتیشان ناومەتێ بەس لەبەر منەوە لەبەر کۆمپانیاکە بووە لەبەر ناوی خۆیان بووە ئەین لەوانەشا با لە دڵۆ بیکەن ئەوم زۆر پێ باش زۆر سپاسەکەم پێیان خەم چ داواکاریەکتانەیە و لە کێ من داوام لە خێزانەکانە پێشەوەی داوا لە هیچ کەسێکی کە بکەم چکە باشترین شوێن بۆ هەر کەسێک بۆ هەر مرۆڤێت چ نێر بێت چمێ بێ خێزانەکەیەتی بەڵام کاتێ لە خێزانەکەی خۆی نادات پەروەری بینی بێڕێزی بینی شکاندنی بینی سوکایەتی بینی
تونوتیژی بینی بەرامبەریکە بچێت بۆ کوێ هەموو ڕێکخراوی دنیا ناتوانێت یەک باشی خێزانەکەی خۆی پێبات یەک سۆزی خێزانەکەی خۆی ڕێزی خێزان کە لە خێزانەوە شکا کە چوە دەرەوە بە ئەنواعی شێوە بەکار ئەهێنرێ کاڵم بەکارێنرێ مەبەستم ڕێکخراو نییە ئەمە بۆی هیچینێکی لێ نەبێتەوە مەبستمێک کە چوە جیهانی دەرەوە خۆی نادۆزێتەوە کە تۆ لە خێزانەوە کەساتیت بۆ کچەکە دروست نەکرد وەکو ئینسانێک ڕێز و خۆشەویستی نەیاپی لە هیچ شوێنی کە ئەمەی دەست ناکەوێت لە لای پیاوێک لە ڕێکتا دوجار هەرکە لە خێزانەکە دەستی نەکەوت بە شێوەیەکی ینی خۆکاری ئەڕوا ئەگەڕێ ڕەنگە لەو گەڕانەیە تووشی هەڵە بێت استغلال بکرێت وە لە دووەم شتما هیچ داوام لە هەر ئافرەتێکە کە خۆی لە ماڵەوەیە تکایە خۆ پێ بگەینە خۆ خۆش بێ ڕێزی خۆ بگرە هەموو ئەمانە لە هەموو دۆخێکا خۆتە قوبڵ بێ بەڵام هەر ژنێکی تر کە تۆ لە شوێنێکی لە وڵاتە دەسەڵاتێکی هەیە پایەیەکی هەیە پلەیەکی هەیە تکایە بیر لە ژنێکی حاملەی ماڵەوەکەرەوە بیر لە ژنێکەرەوە کە هاوسەرەکەی لە دەستەوە بیر لە کچێکی داخلی کەرەوە بیر لە کچێکی ماڵەوەکەرەوە کە کاری نییە هەلی کار بۆ کچەکان دروستکەن خولی ڕۆشنبیریان بۆ بکەنەوە خوێندنەوە هەر بابەتێ بێ کە پێ بگەن کە خۆیان ڕێگەی خۆیان بدۆزنەوە یعنی لە هەندێک حاڵەتیشە هەر ڕێکخراو ناتوانێت هەموو شتێ بکە بێنێتە بەردەستی کرد فەرمو ئاوا بڕۆ ئاوا دانیشە ئەوە سەر لە شێوانیان بۆ دروستەکەن خۆی پێ بگەێنن با خۆی ڕێگەی خۆی بدۆزێتەوە لە ژیانیان هەر بژیت زۆر سپاس مامۆستاالۆنە لەبێ خۆمی شەکەم مامۆستایە قسێک هەیە هێڵین سوسوس ئەوەی بە بڵێن فێمینیزمێکی سەر بە قوتابخانەی فەڕەنسیە باسیەوە کەڵێ ژن بۆ یەکسان نابێت کە بێوێ هەمان ئەو چانسانە و هەمان ئەو پێگی پیاوی هەبێت لە کۆمەڵگە چونکە لەوێ ئەبێت بە ژنێکی پیاوانە ئەبێت سەر با بڵین تەواوی سیستمەکە بگۆڕیت بەڕای من تەواوی سیستمەکە بەوە گۆڕێ کە لە هەموو لایەنەکانەوە ینی لە قوتابخانەکان لە زانکۆکان لە مزگەوتەکان لە دادگا با بڵێن یاساکان ڕێکخراوەکان تەنانە سیستەمی تەندروستی دام و دەستگاکانی دەوڵەت هەمویان بەیەکەوە ئیش لەسەر ئەوە بکەن کە ماف و ئەرکەکانی ژن دیاری کرێت چونکە ماف هەمیشە لەگەڵ ئەرکایە بەتەنیانەت و هەروەها ئەو نادات پەروارانی هەن بەرامبەر بە ژن ڕۆشنبیر ئەو جۆرە ڕۆشنبیرە بڵاو بکرێت چکە هێشتا کێشەیەومان هەیە زۆر کەس ئەسڵەندان بۆیان نانێن کە کێشەیەک هێناوی کێشەی ژنانە. بۆ ئەم بەشەی بەرنامەکە بە سوپاسەوە میوانداری خاتوو شۆخان ئەحمەدمان کردووە کە وەکو پارێزەرێک حزوری ئەبێت لەم بەشەی بەرنامە بووەوەی لە هەندێک خەمی دیکەی تایبەت بە ژنان و ئافرەتان بکەینەوە لە دیوە یاساییەکەوە بەپێی ئەوەی جەنابتان ڕۆژانە بەرکەوتنتان هەیە لەگەڵ کەیسەکانە ڕۆژانە لە ناو دادگا بۆ نمونە کەیسی نوێ وەرەگرن و کەیسی نوێش ئەبینن سروشتی کێشەکان بە چه ئاراستەیەک ڕۆیشتووە و چۆن خەمی ئێستای ژنان جیاوازە لەوەی 20 ساڵ پێش ئێستا بۆ نمونە. بەڵێ ئەکیید لەگەڵ گۆڕانکاری هەر کۆمەلگایەک لەگەڵ هاتنە ناوەوەی شتی نوێ تەکنەلۆژیا و گۆڕانکاری وەکرانەوەی کۆمەلگا لەگەڵ کۆمەلگاکانی ترا شێوازی کێشەکان گۆڕانکاری بەسەریت لە ئێستاشە بە هەمان شێوە هەم کێشە خێزانیەکان هەموو کێشانی کە پەیوەندی بە ژنانەوە هەیە گۆڕانکاری بەسەر هاتووە پێم وایە ئالۆستر بووە لەوەچێ من ماوەی 16 ساڵ لە کاری پارێزەرەتیەکەم لەوەچێ لە سەرەتای دەستپێکردنی کاری پارێزەرەتیمە جیابوونەوەی ژن و مێرد لەسەر کۆمەڵێ بابەت بوو بێت ئاساییتر بوو بێ ئاسانتر بوو بێ لەسەر ئێستا کە کێشەکانیان ئالۆستر بووە لەسەرەوەی کە کۆمەڵێ بابەتە کە هەر یەکەیان لە بەشێکیانە تاوانبارن و هەر یەکیان لە بەشێکیانە خۆیان بەبێ تاوان ئەزانن و جۆری کێشەکان گۆڕانکاری بەسەرهاتووە و تەنانەت جۆری توندوتیژەکانی گۆڕانکاری بەسەر هاتووە یعنی کە ئەڵەی گۆڕانکاری بەسەر هاتووە ئالۆستر بووە ئەمە بمانای ئەوە دێکە بە هەمان تێڕوانین و بیرکردنەوەی جاران لەلایەن حکوومەت و لەلایەن قەزاشەوە نابێ مامەڵی لەگەڵا بکرێ بەڵێ ئێمە کێشەکەمان لەوەیە کاتێککە کۆمەلگا گۆڕانکاری بەسەریە لە ڕووی دەرەوەی لە ڕووی شکڵ لە ڕووی خۆگۆڕین و جلوبەرگ و ستایلی هەر یەکە لە ژن و پیاوەکان بەڵام ئەقلێتەکە هەمانە ئەو ئەقلێتەیە کە لە کۆنا مامەڵەیان لەگەڵ کردووەواتە کوڕێکی گیان کاتێکێتە ناو دادگا و هاوسەرگیری ئەکا لە واچێ موالیدی 2000 بێ لەوەچێ 9 بێ 9 بێ بەڵام ئەقلێتی پێی وایە کە ئەبێ ژنەکەی وەکو نەنکی وەکو دایکی وەکو کەسانی پێشوو تەعامل بکە ئەبێ پێی وا بێ کە ژنەکەی ئەتوانێت هەم ستایلیش بێت و هەم وەکو کۆنیش خوارد
خواردنێکی باشی بۆ دروستکە و داوەتی بۆ بکە و ئیشی ماڵ بکە و هەموو شتێک بکات و هەموو شتێکیش بە قسەی مێردەکەی بکە. ئەکرێ بڵین تۆڕە کۆمەڵایەتیەکان و مۆبایل لە هۆشمەند و زیرەکەکان و بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا لە هەرێمی کوردستان یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی تند و تیژی بەرامبەر ژنان و جیابوونەوە و تێکچوونی شیرازی خێزانەکانیش. بەڵێ ئەمە نەک تەنها بە قسەی من بە قسەی دادوەرەکان و بە قسەی هەموو ئەو بەحس و لێکۆڵینانەی کە ئەکرێ بەڕاستی سۆشیال میدیا ئەتوانم بڵم هۆکاری سەرەکیە هەم لە پەروەردەکردنی خێزانەکانە هەم لە پەروەردەکردنی مناڵەکانە هەم لە جیابوونەوەی هاوسەرەکانە چونکە بەڕاستی ئەگەر هیچ هۆکارێک نەبێت بۆ جیابوونەوەی هاوسەرەکان زۆر ئاسانە هۆکاری سۆشیال میدیا و یاخود دروستکردنی بەسەلەن تۆمەت لەسەر یەکتری لە ڕێگەی سۆشیال میدیاوە زۆر بە ئاسانی ئەتوانن ئەو تۆمەتانە بۆ یەکتری دروستکەن واتە ئەگەر ژن و پیاوێک نەگونجێن بەیەکەوە ئەگەر هیچ کێشەیەکی نەبێ لە نێوانیانە و ئەگەر پیاوەکە نتوانێت ژنەکەی تەلاق با لەبەرەوەی مارەیەکی زۆر بە ئاسانی ئەتوانێت لە ڕێگای سۆشیال میدیاوە پیجێک ئەکاونتێکی بۆ دروستکە و تەشیری پێ بکە و کۆمەڵی ڕسمی خێزانی خۆیان کاتێککە خۆیان ژن و مێرد بوون و ڕسمیان گرتۆ بێکۆ لە دژی ژنەکە بەکاری بێنێتەوە جارێکی یا بە ناوی ژنەکەەوە ئەکاونتێ دروستکەوە ڕەشە لە خۆی کاتەوە تەنانەت بینێرێ بۆ خزم و کەسی ژنەکەش بۆی ناچاری بکات چکە کەس بڕای پێ ناکا کە ئەم ڕسمە لەو چێ مێردەکەی بڵاوی کردبێتەوە یان ئەم ڕسمە لە کاتی هاوسەرگیریە لە پێش لە کاتی ئەوەی کە ژن و مێردن گیرا بێت بڵاوی کاتەوە سومعی لە کەدارەکات و ناشرینیەکە بۆی زۆر بە ئاسانی ژنەکە تەنازل لە هەموو مافێکی خۆیەکە و لە بەرامبەرەوەی کە ئەو بێدەنگ بێت و تەلاقی بە یاخود ئەسڵەن زۆر شتینەشیا و بەرامبەر بە یەکتریەکەن بۆ ژنیش و بۆ پیاویش بۆیە ئەمە لەبەرەوەی ئێمە خەبیری تەکنۆلۆژیمانە لە ناو دادگاکانە لەبەرەوەی ئایتیکی پێشکەوتومانە لەبەرەوەی یاسایەکی تۆکمەمان نییە کە بە ئاسانی ئەو کەسانە بدۆزێتەوە کە وەکو باندێگوان یاخدەوانی کە کەسانی تر هاکەکەن یاخود ئەوانی کە بە ناوی کەسانی ترەوە پەیجەکان بەڕێوە ئەبن. زۆرترین کێشە کە ڕوبەڕووی ئافرەتی و بڵین ئافرەت و ژنی کورد بۆتەوە بەپێی بە دوواداچوونی ئێوە چی بوون و هۆکارەکانیان چی بوون؟ سەرەتا خۆشحاڵم کاگەهاتگار لە بەرنامەی داواکار لەگەڵتانم. لە ڕاستی 11 ساڵە من کار دەکەم لە پزیشکی دادوەری وەکو پسپۆری پزیشکی دادوەری لەگەڵ کێشەکانی کۆمەلگە کار دەکەین چ ئافرەت بێت بۆ پیاو بێتن لەبەر چ لەبەرەوەی کە دەڵێن پزیشکی دادوەری لقێکی زانستی پزیشکیە کە یاسا دەبەستێتەوە بە پزیشک و بە کۆمەلگا. زۆرترین ئەو کێشانەی کە ئەمن ڕوبەڕوویان دەبمەوە بۆ ئافرەت لە ناو کۆمەلگەی کوردەواری کێشەکانی شەڕەف و کێشەکانی پەردەی کچێنیە کە پەردەی کچێنی دەبێتە کێشەی وا گەورە لە ناو کۆمەلگای ئێمە کە عەقڵ تەسەووری ناکاتن کە ئەو کێشە گەورانە کو دروست دەبی و چارەسەریشی دەبێتە ئەستەم بەڕاستی کە باسی ئەو کێشانە دەکەین لە ناو کۆمەلگا کە یەکەم جار هاتم دەستم کردە ئەو بابەتەوە بینوسمەوە نەگەر نووسینەوە چونکە من نامیلکەی ماستەرەکەشم هەر لەسەر پەردەی کچێنی و دەستدرێژ سێکسی بۆ سەر ئافرەت زۆر ڕەخنەیان لە من گرت کە نابێ باسی ئەو کێشانە بکرێ و نابێ باسی وشەی پەردەی کچێنی بکرێ لە ناو کۆمەلگا کەچی تەماشامان دەکە ڕۆژ بە ڕۆژ کێشە گەورەتر دەبێت کێشەکە بوونی هەیە و نابێ باسی بوونی هەیە نابێ باسی بکەین و کێشەکان ئەستەمە و کوشتنی لەسەر ڕوودەداتن و کێشەکانیش لە ڕووی زانستی و چارەسەری تێدا لە ڕووی زانستی و ڕوونکردنەوەی تێدایە بە پێویستە کە پزیشکێک هەبێتن باسی لێ بکات پزیشکێک هەبێت چارەسەری ئەو کێشانە بکاتن بەڕاستی. بەڕای منیش هۆکاری ئەوە هەمووی دەگەڕێتەوە بۆ نەبوونی هۆشیاری کۆمەلگا لە ڕووی ئەو وشەیەوە ئەوە یەک دووەم لە ڕووی ئەوەی کە کللتورمان ڕێگە نادا بە باسکردنی ئەو شتانە و ئێمەش کللتورمان وەکو بڵێ ئەوەندە داخراوە کە وای کردووە هەموو ئەو وشانە بە عیبەدا بنێن کەچی لە ڕووی زانستیەوە ئەوانە زۆر بە ئاسایی و زۆر بە ئاسانیش باز دەکرێت. ناهۆشیاری خێزانەکان چەند ڕۆڵی هەبووە لەوەی کە کچەکانمان زیاتر بچەوسێنرێنەوە و مافەکانیان زیاتر پێشێل بکرێت. لە ڕووی ناهۆشیاریەوە زۆر کاریگەری هەیە زۆر خێزانمان هەیە نەکەر هۆشیاری نییە تەنانەت بگرە کە دێنە ناو پزیشکی دادوەریش بە شەڕ دێن شەڕی گەورە ڕوودەدا لەوێ لەسەر شتێک کە وەکو بڵێ ئەوەندە سادە و بەسیتە یعنی باسکردنەکەی پێویستە تەنها لە نێوان ژن و مێرد بێ تەنها ئەوان باز بکەن و بەڕێزەوە بێن بۆ لای ئێمە نەک یەک خێزانی گەورە ئەو خێزانی خۆی دەینی و ئەوش خێزانی خۆی دەینیتن.
کە دەڵێم ناهۆشیاری لە چێوە دەست پێ دەکاتن بۆ نمونە من دایکم وا منداڵەکەم پەروەردە دەکەم کە ئەو شتانی بۆ ڕوون ناکەمەوە چیە و چنیە کەواتە لە دایکەکانەوە دەست پێ دەکاتن یەکەم شت لە دایک دەست پێ اینجا دەڵێم باوک چونکە دایک ڕۆلی گەورەی هەیە لە ناو خێزان لەگەڵ ئەو بۆچوونەی کە تۆڕە کۆمەڵایەتیەکان دۆخی خانمانیان لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان خراپتر کردووە نەک چاکتر بە ئەکیدی لە لای ئێمە تۆڕە کۆمەڵایەتەکان و سۆشیال میدیا زۆر بە هەڵە بەکاردێتن چۆن بە هەڵە بەکاردێت لەبەرەوەی هیچ سانسۆرێکی لەسەر نییە بەڕاستی لە وڵاتان هەمووی سانسۆری لەسرە بە پێی تەمەنی منداڵەکەت بۆی نییە تەماشای هەموو شتێک بکە لای ئێمە فریە ئەتەرنێت فری دەگاتە ماڵەکان و منداڵەکانمان بە ئەوەی ئارەزویان تێدایە تەماشای دەکەن و سەیری دەکەن کێشەی زۆر گەورە دێتە پزیشکی دادوەری لەسەر سۆشیال میدیا ڕوویداوە کێشە هەبووە لە هەرزەکاران بە تایبەتە تەمەنی هەرزەکاران ڕۆیشتنی هەرزەکارانە یانی پەیوەندیدانانی هەرزەکارانە کە ئەوە کێشەی ئەوەندە گەوری لێ دەکەوێتەوە بەڕاستی چارەسەرەکەشی بە خۆمان نازانین پاشان چی دێتە لای ئێمە پشکنین دەکەین بەڵام چارەسەرەکەی زۆر زەحمەت دەبێت چونکە کۆمەڵگەکەمان کۆمەڵگەی داخراوە بەنسبەت منداڵ بۆ نمونە هەرزەکارە جاری وا هەبووە لە ماڵەوە پارەی دزیوە و هەر بە پێی سۆشیال میدیا و ئەو کێشە گەورانە ڕووی داوە یعنی شتی زۆر گەورەمان بینیوە خۆی ئەو سایتانە تەماشاکردنیان لە ڕووی زانستیەوە وا دەکاتن کەسەکەی کە تەماشای دەکە ئاڵوودە بێ کە ئاڵوودە دەبێ وەکو چۆن ئاڵوودە دەبێ بە مادەی هۆشبەر ئاواش بۆ سایتانە ئاڵوودە دەبێ دووبارەی دەکاتەوە ئینجا لە ڕووی زانستیەوە لە ڕووی جستەیە و زیانێکی زۆری بۆ سەر ئەو هەرزەکارە هەیە کە ئێمە کێشەی گەورەمان بینیوە لەسەر ئەوە ڕووی داوە بەڵام چارەسەری وەش ئاسانە بۆ نمونە ئەگەر ئێمە وەزارەتی ڕۆشنبیری نەتوانێت ئەوە چارەسەرکە لایەن خۆمان و خێزانەکانەوە دەتوانین ئێمە ڕاوتەر هەیە ڕاوتەری سانسۆر دادنێتە سەر لە مۆبایلەکەت یعنی پێویستە بزانی کە منداڵەکە چ دەکات و سەیری چ دەکات بە تایبەتی لە تەمەنی هەرزەکاری ئەوە کارەساتە ئەوەی کە زۆر ڕووی داوە و دووبارە بۆتەوە ناسینی کچێکە بۆ کوڕێک لەسەر ئینتەرنێت کە کوڕەکەی نەناسیوە پەیوەندی لەگەڵ داناوە دوایە پەیوەندێکە بەرەبەرە پەرەی کردووە و گەیشتۆتە پەیوەندی سێکسی لە نێوانیان ئینجا وێنەی گرتووە و تەهدیدی کردووە پێی ئەوە زۆرە زۆر ڕوودەداوە حالەتێک و دونیا ئەوەمان زۆر ئێبتیزازکردنی یەکتر و وێنەی بڵاو دەکاتەوە ئەو ئیوی بڵاو دەکاتەوە ئەوە زۆرە. هەندێک جار گوێمان لێ ئەبێ ئەوترێت تەمەەن تۆ لە ماوەی ڕابردووە شارەکانی عێراق گەڕاوی کەرکووکی خۆمان گەڕاوی شارەکانی هەرێمی کوردستانیش گەڕاوی ئەوترێت ژنان بۆچی هەر ناڕازین خۆ دۆخیان زۆر لە جاران باشترە ئایا هەر بەڕاستی دۆخی ژن دۆخی ئافرەت لە دوای ڕاپەڕینەوە ئەکرێ بڵێن بۆ نمونە ئێستا لە 2000 زۆر باشترە ئێستا لە 2010 زۆر باشترە یان بەرەو پێشچوونەکە زۆر شەرمنانە و کەمە. پرسیارێکی جوانە من لەگەڵ UNFPA سەردانی شارەکانی عێراقم کرد ڕاستی جێی شانازیەکە ئیشیان کرد لەگەڵ کچێکی کورد کە من بێم چاوپێکەوتنی ژنان بکەم ئەوەی کە تووشی توندی بوون. ئەوەی کە بینیومە دوای چاوپێکەوتنەکانم ئیمساڵ بە بۆنەی پەندێمی کۆرۆناوە بە بۆنەی پەتای کۆرۆناوە مافی ژن لە سەر دنیا 100 هەنگاو چوەتە دواوە. ئەگەر ببینی بە بۆنەی پەتای کۆرۆناوە 45 ملیۆن ژن لە سەر دنیا کەوتونەتە بارودۆخی پاڤرتی یعنی لە ئاستێکی زۆر نووسنی هەژاری کەوتون. لە بیرشمان نەچێ یەکەم کەس کە دێتە پێشەوە لە کاتێکی کارەسات ژنە کاتێک کە داعش هێرشی کردە سەر عێراق و کوردستان من یەکێک لەو ژنانە بووم لە پێشەوە بووم لە کەمپەکان بە هاوکاری و شان بەشتانی 1000 ژنی تر کەواتە ئەو ژنانەی کە ئیمساڵ بە بۆنەی پەتای کۆرۆناوە لە پێشەوەی خەتی شەڕەکە بوون زۆر بەراوردی ڤایرۆسەکە بوونەوە ئەو دایکانەی کە بێمێردن مناڵیان هەیە کەس نیە مناڵەکەیان لە ماڵە بەخێو کە بەس مەجبورە بێ ئیشەکەشی بکات یان ئەو ژنانەی کە سجن کرابوون لەگەڵ هاوسەرەکانیان کە زیاتر ڕوبەڕۆی توندتیژی بوونەوە نەیان نەتوانی هیچ دەنگ بدەن یاخود تەلەفۆنکەن بۆ بنکەیەک لەبەرەوەی کە لۆکداونێک هەبوو.
ئەگەر بیتە سەرەوەی کردنەوەکان و ئێستا و من مافم نییە قسەی لەسەرکەم ئەوە ئەرکی ئەکادێمیک وەکو دکتۆر نەزەن بەگیخانە کە لە نەوەکانەوە ئیشەکە لەسەر جەندر لە زانکۆکانی کوردستانیان دکتۆر چۆمان ئەگەر بیت سێری ئێستای کۆمەڵگا بکەیت لەم 10 ساڵی ڕابردوو من سەرکەوتنێکی گەورەم بینیوە بۆیە من ئیمڕۆ پیرۆز ئەەکەم لەو هەموو دەستکەوت و سەرکەوتنانەی ژنان بە بۆنەی ئەو ژنان و ئەو پیاوانش کە بەشدار بوون کە بڕوایان هەیە کە کۆمەڵگای هەرێمی کوردستان بەهێز ئەبێت ئەگەر ژن بێتە پێشەوە بەڵام لە ڕووی میدیاوە لایەنێکی ترە بینین ژن زۆر کەم کراوەتەوە من لەو بڕوایم کە خێزانەکان ئەوانەی کە دەورێکیان هەبووە بۆ پاڵپشتی کردنی کچەکانیان ئەو کچانەکە ئیشان لەگەڵەکەم 16 ساڵ بە 18 دەرکەوتون ئیشکەرن پەروەردەیەکی جوانیان هەیە بە پێچەوانەوە دوو ئۆنەی تر خێزانەکانیان حەز ئەکەن لە دەرەوە چالاک بن و ئیشکەن بۆیە داواکەم لە دایک و باوکان هەتا ئەتوانن کتێبێک بە کچەکەەوە هەتا ئەتوانی لەگەڵی دانیشە قسە بکە مەیترسێنە لە جیاتی ترس بڵێ کچم دانیشە کێ بوو ئەو کوڕە لە مەکتەب وای کردیان کێ بووای قسەی لە تۆ کرد فێری بکە کۆمەلگا چۆنە ژن چۆنە پیاو چۆنە کە لە دەواازەی ترس کچەکە و هێنایە دەرەوە و فێرت کرد کە کۆمەلگاکەمان چییە و پەروەردە چییە ئەم کچە دوو ئەوەنە بەو شێوەی تۆ ئەتەوێ بەو ڕۆحە ئەچێتە دەرەوە پەیامت چییە بۆ ئەو کچانەی لەگەڵ یەکەم کەوتن دائنیشن و ئەڵێن تاوا منی چم پێ ناکرێت هەرکە ئەکەون کۆڵ ئەدەن زۆر لەو کچانە نامە بۆ من ئەنێرم دەشدانم بۆ جەنابیشت زۆرێر و چەند جارێکش لەسەر بوارە قسەمان کردووە ئەوەی کە بەو کچانە ئەڵێم تکاتان لێ ئەەکەم کۆڵ مەدەن لەبەرەوەی کە داهاتووی کوردستان لە دەستی ئێوەیە تۆ ئەتوانی بێتە سەرۆکی ئەم وڵاتە تۆ ئەتوانی ببیتە ئەو ژنەی کە شتێکی مهم بدۆزێتەوە وەک چۆن ئەوانەی کە ڤاکسینی ڤایرۆسی ئۆکسفۆرد و ئەڵمانیا ژن بوون هەردووکیان تایە تکایان لێکم کۆڵمەدن ئێمە ئەو کچانەمان پێویستە لەبەروی کە 10 ساڵ 20 ساڵی تر هەمووی دنیا ڕوبەڕووی کارەساتێکی مەترسی ئەبێ ئەویش کلایمت کرایسس کە ژینگە پیس بووە یەکەم بەرکەوت ژنە 18 جار زیاتر ژن تووشی کوشتن ئەبێ بە بۆنەی پیسبوونی ژینگە یەکەم ژنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە بە پیسی بەری ئەکەوێ کارەساتی ژینگە بۆیە من ئەو کچانم پێویستە سوشل میدیا و مۆبایلەکەتان بەکار بێنن دەنگی خۆتان بەرزکەنەوە بەڵام بە هەزارەها من فاڵەویان ئەەکەم لێرەن کاکیاتگار لە کوردستانن کچێکی 14 ساڵ لە کەرکووکە ناسم لە دوهۆک دیزاینەرن شتی ڕیسایکل ئەەکەن ئەوەنە زۆرن کچەکان من بەڵێنم پێدەم نەوەیەکی جوانی گەنج کوڕ کچی کوردستان بەڕێوەیە لە ڕووی هوەر و زانست و پەروەردە سرت ئەسوڕمێ ئەگەر بۆ باسکەم داواکاری من لە نەتەوەی یەگرتو هەرێمی کوردستان و بزنسەکان ئەوەیە کاتان لێکم سەرچاوەیان بۆ دابینکەن دەرفەتیان بۆ دروستکەن زانکۆکان بەراورد بەردەوام بێت چونکە نەوەیەکی زۆر زیرەک و جوان بەڕێ بۆ کچانەش ئەڵێم کۆڵمەدەن بەیانی و دوو بەیانی ئێوە لە جێگەی کاکیاتگار دانیشن ئێوە لە جێگەی من دانیشن من کۆتا پرسیارمەکەم هەرچەندە تۆ داواکاریەکەت هەرگەیان بەڵام بەرنامەکەی من ناوی داواکارە لە کۆتایی بەرنامەکەی داواکاریەک ئەکرێ لەلایەنێکی دیاری کراوە یا دوولایەن یا سێلایەن تکاتان لێکم کوردستان پڕکەن لە مۆزەخانەی ژن با ئیمڕۆ لە ڕۆژی جیهانی ژن بچوومای بۆ مۆزەخانە ئەم ناوانم ببینایە لێرە وەکو کوردە نەقشبەندی قەدەم خێر حەبسەخانی نەقیب با ئەو ناوانم ببینایە تکاتان لێکم کتێبخانە زۆرکەن لە گەڕەکەکان پارک زۆرکەن لە گەڕەکەکان و شارەکان تا ژینگەیەکی ژینگە وڵات دنیا پیاو دروستی کردووە ماسکلن هەمووی پیاوانە دروست کراوە ئیمڕۆژ بەرپرسێم و یوئەنەوەی وت من داواکاریکەم ئەوەی ڕێگەیەک بدۆزینەوە سەر جادەکانمان تۆزێکیش وابێت ژینگەکە بۆ ژن گونجاو بێ ماڵەکانمان گەڕەکەکانمان کەواتە پارک کاتێککە گەڕەکەکان پارکی زۆر بوو کتێبخانەیەکی تیا بوو ئەو ژنە هەست بە ئەمێنی ئەکا شوێنێکە دائەنیشێت کە هاتە دەرەوە تێکەڵە بێ کە تێکەڵ بوو دایلۆگ دروستە بوو کە دایلۆگ دروست بوو ڕوا بەخۆی کات و ئیش ئەکا بۆ کوردستان من لە سەنگەرە هەوڕێتم لە تەنگانە هێزی پێتم بۆچی نوێتیت قومیاوم بۆ تاریکیت سۆمای چاوم من لە سەنگەرە
تنگانە هێزی پێتم بۆتی نوێتی تقومیاوم. خاتوشانە سڵاوت لێبێ ماندوو نەبی زۆر سپاس هەر بژیت کاگیادگار سپاس دەکەم. مەمنونم. ئەم بەرهەمە بۆ ژن وتراوە بێگومان بەڵام پێتان خۆشە بەس ژن گوێگری بێ؟ نا ئێمە زیاتر پێمان خۆشە پیا و گوێگری بێ. هەڵبەتە هەدەف لە دروستکردنی ئەم بەرهەمە زیاتر ئەوە بوو کە ئێمە بتوانین ئەو شتانە بەبیر پیاوەکانە بێنینەوە کە چ نەهامەتیەک و چ ئازارێکیان تووشی ژن کردووە. یعنی هەدەفی سەرەکی ئەوەیە لەم گۆرانیە. دواتر بۆی کە بە ژنەکان بڵێن ئێوە ئازان، ئێوە کۆڵ نەدەرن، سەرڕای ئەوەی ئەم شتانەشتان بەسەریان ئەم شتانەمان بەسەریە، بەڵام ئێمە هەر ناوەسین، هەر بەرەنگاری ژیانە بینەوە. بۆیە من خۆمان پێشکەشمان کردو بە هەموو کچان و ژنانی نیشتیمان، بەڵام زۆر خۆشترە کە پیاوەکان گوێی لێ بگرن، یعنی پەیامەکەمان بگان پێ. باشە. هونەر چۆن ئەتوانێت ڕۆڵی هەبێ لە قەزیەیەکی زۆر گرنگ و جدی وەکو پرسی ژن، چونکە ئەگەر نمونەیە گوەرگرین لە دوای ڕاپەڕینەوە دوو ڕای جیاوازەیە. ڕایەک هەیە پێی وایە کە دۆخی ژن ساڵ بە ساڵ باشترە بێ و ڕایەکی شەیەڵێن نەخێر، دۆخی ژن سەرباری پێشکەوتنەکان، سەرباری ئەوەی ئامێرەکانی دەستمان کۆتا مۆدێل و کۆتا نازانم ها ڤێرژنی ئەپلیکیشنەکانی لەسرە، بەڵام دۆخی ژن لەگەڵ هەموو پێشکەوتنێکە گورزێکی دیکەی بەرەکەوێت. هونەر ئەتوانێت چی بکات بۆ ئەم بابەتە؟ کاگیادگار لە ئەو شتەی کە لە ڕێی سیاسەتەوە لە ڕێی زۆشتی ترەوە ناتوانانی بیگەێنیت لە ڕووی ینی لە ڕێی هونەرەوە ئەتوانی بە باشترین شێوە ئەو پەیامی کە ئەتەوێت بیگەێنی بیپێکی بەڕاستی بیگەێنی بە بەرامبەر. و من لەگەڵ ئەوەشم بەداخەوە ینی کە دۆخی ژن من وایە بینم ینی کە خراپتر بووە. ئەنی ئێمە ڕۆژانە بیستین کاکە فلان کەس لەسەر ئەوەی وێنەیەکی بڵاو بۆتەوە یان نازانم چی کردووە، ئەنی لەسەر ئەم شتە بەسیتانە ئەکوژرێن بەداخەوە. بۆیە ینی ئەرکی هەمومانە ئەوەی کە بتوانێ من وەک هونەرمەند جەنابەت وەک ڕاگەیاندن کار چوزانم هەمومان لە ڕێی خۆمانەوە بتوانین کۆمەلگا و شارکەینەوە، ینی ئەرکی خۆمان بەجێبێنین بەڕاستی. چەند ئەزمموی ژیانی شاناز زاهیر کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کاتێک تێکستی شەرەف ئەبینێ بیر لەوە بکاتەوە ئەمە ئەبێت بە گۆرانیەک لە ڕێگەی ئاوازێکەوە لە ڕێگەی کلیپێکەوە خەڵک بیبینێت چاو بە دنیا هەڵبێنێت. ڕاستیەکەی کاگیادگار من لە سەرەتای دەستپێکردنەوە کە دەستم بە کاری هونەری کرد، منیش هەر وەکو هونەرمەندە ژنەکانی پێش خۆم ینی بێبەش نەبووم لە تانەوتە شەری کۆمەلگا، ینی منیش ئەتوانم بڵێم نەهامەتی چاکم چشت. بۆیە زۆر زۆر عاشقی ئەم ئیشە بووم، ینی چکە هەستم کرد ینی خۆمی تیابینمەوە، نەک بۆ جۆری کە من خۆشبەختانە ئایلەکەم، باوکم، براکەم، خێزانەکەم ینی ئەگەر ئەوان نەبوونایە من ڕەنگە نەمتوانێت تا ئێستا بەردەوام بوون. ینی ئەو سەپۆرت و پشتگیری کە ئەوان پشتی کچەکەیان گرتووە، پشتی خوشکەکەیان گرتووە، ینی ئەوە بۆ من گەورەترین شانازی، ئەوە بۆ من گەورەترین قووەتە کە بەردەوام بووم. دواتر کە ئەم تێکستەمان بینی لەگەڵ برای بەڕێز کاکنەوەی زەردی، ینی من خۆم تێکستەکە و ئاوازەکە گریاندمی، وتم ئەمە ئەتوانێ ئیشی خۆی بکات، ئەمە ئەتوانێ ئەو معاناتەی کە من و هەزارەهای وەک من هەیەی دڵی ئاوە خواتەوە، یعنی و زایدن ئەو پیاوانەشی کە وەک پێشتر باسم کرد ڕێز لە هەست و مەشاعیر و وجودی ژن ناگرن، بۆیە زۆر بە پێویستمان زانین. لە کلیپەکە با بڵین لەوەی کە لەم ڕۆژانە بڵاو بۆتەوە ئەڵێی من مەکوژە
من شەرەفی تۆ نیم ئەی پیاو بەڵێ ئەمە لایەنێکی پرسیارەکە بەڵێ لە ئینستاگرامەکەت قسەت بۆ هەوادار و فانەکانت کردووە ئەڵێ پێویستە ڕێز ئەگەر هەڵە نەقلی نەکەم لە تەواوی ئەو پیاوانە بگرین تاجی سەری خۆمانیان بزانین کە ڕێزی ژن هەگرن کەواتە پەیامەکەی تۆ پەیامێکی دژەنێر نییە نەخێر بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک من وەکو باسیشم کرد ئێمە ینی مێژوو شایەتی ئەوەیە کە ئێمە پیاوی زۆر باشمان هەیە کە وای کردووە مەسەلەن ژن دروست ببێ ینی بۆیە من ئەو پەیامە بۆ ئەوان نییە ئێمە ڕێزی ئەوانە ئاگرین هیوادارن نمونەی ئەوانە هەمیشە زیاد بێ پەیامەکە لێرە بۆ ئەو کەسانەیە کە جورئەتی ئەوەکەن ژن بکوژن ئیتر بە بیانوی شەرەوەەوە بێ لەژێر هەر ناو نیشانێکە چەند گرنگە ژنەکانمان ئافرەتەکانمان پاڵپشتی یەکتر بن لە یەک بەرەیە دەرکەون پێت وایە ئەمە زووترەتان گەیەنێ بۆ مافانەی کە هەندێکتان بە زۆر بەدەستان هێناوە و هەندێکیش تا ئێستا بچووکترین مافێنێ بێگومان ئێمەی خانم ینی ئەمە ئەم قسەیە زۆر سادەیە بەڵام زۆر مەفهومێکی گەورەی هەیە ئەگەر ئێمە لە ناو خۆمانە پشتی یەک نەگرین هاوکاری یەکتر نەبین ئەی ئێمە چۆن ئەتوانین چاوەڕێی ئەم شتە لە پیاوەکان بکەین کە پێمان ببەخشن ینی بێگومان ئێوە وەکو وەزارەتی کار چۆن تەداخلی ئەم بابەتەکەن و چۆن بەڵێنێکمان پێدەن کە بە دوواداچوونی جدی بۆ ئەم بابەتە بکەن بۆی خاتوونێک کە لە ڕووی دەرونیەوە ڕەنگە کێشەیەکی هەبێ یان خاتوونێکی بەخشراو بێت یعنی ئەوەندە ئاستەنگی بۆ دروست نەکرێت کە لە شوێنێکە ئیتر بحەوێتەوە وەکو ئینسانی مامەڵی لەگەڵا لەسەر جادەکان نەمێنەوە ئەوە کاری وەزارەتی با بڵین یا بە هاوکاری وەزارەتی کار وەزارەتی تەندروستی دەکرێت ئەبێ ئەوانە بەڕاستی تۆ ببێتە خەمی دەوڵەت خەمی ئەجندای سیاسی ئەو وڵاتە خەمی ئەو چاکسازی یان ئەو بەرنامەی کە حکومت لەو کابینەیەدا لەو جێگەکە خۆی بوونی هەیە سە بۆ نمونە ئەگەر بڕوانین لە سلێمانی کە باسی ئەو خاتوونە کراوە نەخۆشخانەی سۆزی دەرونی هەیە جێگەکە هەیە بەڵام لە ڕۆتیناتی وەرگرتن و جێگەکردنەوەی کەسێکی لەو جۆرە تووشی سەرێشەیانەکە کێشە لە مەسان ڕێنمایی ئەو شوێنێ خۆ ڕێنمایی چێتوان دەستکاری بکرێت جاران تێڕوانینێک هەبوو کە هەر کچێک هەر ژنێک چوە شێڵتەرەکان نە کێشەکەی چارەسەر نابێ بەڵکو کێشەکەی زۆر ئالۆستریشە بێت ئێستا ئەم دۆخە چۆنە ئامارەکانی وەرگرتن ینی ئەوانەی کە ڕوو لە شێڵتەرەکانەکەن چۆنن و ئامارەکانی چارەسەربوونی کێشەکانیان چەندە خۆی سەرەتا کاگیادگەر شەڵتەرەکان بە عنوانی خۆی ماڵی داڵدەدانی ئافرەتانی هەڕەشە لێکراوە بە شێڵتەرەکان ئەوە ناوێکی دیکەیەکە هەیەی ئەوانە کە ئەساسان دروست بوو خەڵکی ئێمە بەڕاستی بەعام زۆرتر کەسانێکەیە کە دەیانە شتێک بشێوێنن زۆرتر قسەی لەسەر قسە دەکەن بەبێ ئەوەی بیر بکەنەوە ئەوە چیە و بۆچێ بۆ نمونە دوورمەڕۆ بەیانی خوشکێکی من خوشکەزایەکم برازایکم دراوسێکم هیچ جەنابەتی ئەو بەڕێزانە کێشەیەکی توش دەبێت لە ماڵە کە ڕادەکا لە ماڵەوە لەوانەیە ژنی پیاوێ لەوانەیە کچی پیاوێ لەوانەیە خوشکی کەسێک بێ کە دێتە سەرجادە ئەکی دوای فترەیەک مەجبورە یاد ئەبێت بڵێ بنکەیەکی پۆلیس ئەیگرێتە خۆی یا خۆی پەنا بۆ بنکەیەکی پۆلیسە بەکە خۆشبەختانە بنکەیەکی زۆرمانەیە هیچ هەند و تیژی خێزانی ئێستا ئەوە بڕیارێک درراوە نابێ ئەوانە لە مەرکز شورتەکاندا بمێنەوە ئەوەی حکومەت و وەزارەتی کار و ئەوەی لە شەڵتەرەکان پێیان خۆشەخواانە حاڵەتەکان کەم ببنەوە چونکە پاراستنیشیان قورسترە جگە لەوەی کە لە ڕووی لۆجستیکی دنیایەک پێداویستی دیکەیان دەوێت بەڵام کە تۆ ئەو کۆمەلگاکە کێشەی هەیە خاستن لە دوای بڵاوبوونەوەی سوۆسیال میدیا و بەکارێنانی مۆبایل و ئەو هەموو ئەنواع و ئەشکال بە فەیسبووکە بە تیکتۆکە بە نازانم چیە پێیا بووە دنیایەک ئێستا بچینە ناو هەر لەکێک لە شەڵتەرەکانەوە بۆ نمونە ئەگەر 100 کەیسی تێدا بێ بەلانیکەم هەشتیان لەوانەیە کە لەوانە توش بووە با لەسەرمە بۆستین ینی ئەگەر یعنی هەشتا لە سەتی کەیسەکان لە شێڵتەرەکان و شوێنانی شوێنی داڵدەدانی ئافرەتانی هەڕەشە لێکراون تۆڕە کۆمەڵایەتەکان هۆکارن بەشی زۆری تۆڕە کۆمەڵاتەکان هۆکارە تێیدا
لەبەر ئەوەی لە ڕێی تۆ ئافرەتێک لە ماڵەوەی ئیحتیمامی پێ نەدراوە گوێی لێ ناگیرێ خزمەت ناکرێ ئیهمال کراوە لە هەر ڕێگایەکی دیکەوە ئەو ئیحتیمامی دەستکەوێ توش دەبێت بەڕاستی ئیتر خەڵکی ئێمەش بەڕاستی ئیستغلالی زۆر لەو بوارە تێدایە کە ئیستغلال دەکرێت لەو حاڵەتەوە وەخت ڕۆیای ئێمەش دیدی ئێمەش بۆ چارەسەرکردنی کێشەکان تۆزێک قورسە بە بیرکردنەوەمان ئێستا بڕۆی هەر وڵاتی خۆ کێشی کە لە لای ئێمە هەیە بۆ نمونە خیانەی زەوجیە بێت لە هەموو وڵاتێک هەیە مەسلەی کچێک لەگەڵ کوڕێک علاقەی هەبێت لە هەموو دنیا هەیە ئافرەتەکە لێرە قوربانیە کەچی لەو سەرەوە ئەگەر مشکلەکە چارەسەریش بێت خێزانەکە وەری ناگرێتەوە تازە نامەوێت کەواتە لێرە ئەو ڕۆڵەی کە یان ئەو تێڕوانینە لەسەر شێڵتەرەکان دروست بووە هەندێک حقیقەتیشی تایە کە پێیان وایە هەندێک جار شێڵتەرەکان دەچنە ژێرباری سڵحی عاشایری کچێک خاتونێک تەسلیمی خێزانێکە کاتەوە کە داهاتووی دیارێ ڕەنگە دوایەوە بکوژرێ چونکە لە شەڵتەرەکان بە بڕیاری حاکم دەتەژورە بە بڕیاری حاکمیش دەردەچێت ئەو قەزیەکە ئەو تەنها شێڵتەرەکانین قەزاش لەو قەزیەکەیە لە بابەتەکەیە طبعاً بەبێش چونکە شەڵتەرەکە چیە نەوایە کە پەناگەیەکە بۆ ئەوەی لە سەرجادە و لە بنکەی پۆلیسەکان نەمێنێتەوە ئەو بەس تەنها وەردەگرێ و تەسلیم دەکاتەوە تۆ لەبێ بۆی بتپارێزێت تا کێشەکە چارەسەر بێت کێشەکە چارەسەر بوو خوا حافیز دەڕۆیەوە بەڵام بەداخۆ کۆمەڵێکیشان کێشیان چارەسەر دەبێت خێزانەکان وەریان ناگرنەوە. ئێوە چۆن وەکو وەزارەتەکەتان لا لەم خاتونانە ئەکەنەوە چکە ئێوە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتین و ئەبێم نمونانەش زۆر بن لە کۆمەڵگە بۆی ئەرکی سەرشانی ئێوەش کەم بێتەوە بەعام بۆ خاتونانەی کاری خۆیانیان دەست پێ کردووە ئەتوانن چیان بۆ بکەنەوە. بەڵێ ئێمە یاسای کارمان هەیە هەروەها یاسای خانەنشین دەستەبەری کۆمەڵایەتیمان هەیە لەگەڵ چەند ڕێنماییەک هەموو ئەو بابەتانە بە یاسا و بە ڕێنمایی ڕێکخراون ئەو ئەوانەی کە کارەکەم خاوەن پیشەن و چەند کەسێک لە لای ئەوان کارەکە بە پێی یاسای کار هەموو کارەکان ڕێگەخا تایبەت بە مەسەلەی دەستەبەرکردن و خانەنشینکردنیان یاسای دەستەبەر و خانەنشینی ئەویشی ڕێخستووە ئێمە یاسای کار یاسایەکی تازەمان ئامادە کردووە وەزارەت لەم یاسایە زیاتر گرنگیمان بە ژنان هەروەها بەکەم ئەندامی ژاوە لە ناو یاساکەیە کۆمەڵێک مافیتیایە کە ژنان ئەپارێزێت و دەستکەوتن بۆ ژنان بۆ نمونە ژنانی دووژیان یا ئەو ژنانەی کە مناڵیانە بێت هەموو ئەمانە ئێمە جیاوازی زۆر هەیە لەگەڵ یاسا کۆنەکە یارە ئەم یاسایە ئەنجومەنی شورای تێپەڕاندووە ئێستا لە ناوەندی یاسایی ئەنجومەنی وەزیرانە کاتی ئەم یاسایە لە ئەنجومەنی وەزیران پەسەند کرا چووە پەرلەمان و پەرلەمان پەسەندی کرد کۆمەڵێک ماف و سەرمافی بۆ ژنانی خاوەنکار دەستەبەر کردووە تایبەت بە یاسای خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتی بۆ ئەم بابەتەش ئێمە هەموارێکمان ئامادە کردووە ئەم هەموارە بە هەمان شێوە کۆمەڵێک بڵێ مافی تازە چی بۆ کرێکار جاژن بەیاپیا و دەستەبەر کردووە کە ئێستا ئامادەمان کردووە ئاراستی ئەنجومەنی شورایکین من پارساڵ و پێرار و ئەم ساڵیشنامم بەدەستگەیشتۆتەوە لەلایەن هەندێک خاتوونەوە کە لە کەرتی تایبەت کارەکەن اونمە لە مۆڵێ کارەکە لە سوپەرمارکت ئەڵێ زۆر ئەچەوسێنرێنەوە و زۆر تەبان هەمویان نا گشتاندن ناکەین زۆر سوکایەتیمان پێکرێ هەر زۆر بڵین بۆوە بۆ بەو شێوەی مامەڵەمان لەگەڵاکەن ئەڵێت ئەتوانی بڕۆی هزار کەس دەست ماچەکە بێتە جێگەکەیتەوە ئێوە چۆن چاودێریەکانی خۆتان چڕترەکەنەوە و زیاتر بۆ نمونام هێڵی گەرمە هەیە کە هێڵی گەرمی کرێکارانە 5500 توندوتیژی دژی مناڵانە 116 ئەوەی ژنانە 190 ئەوەی وەزارەتی ناوخۆی مەبەستم ینی بۆچی ئەمانە زیاتر چالاک ناکرێن بەڵێ خۆی دەنگی خۆیان بگەین بەڵێ ئێمە هێڵەکەمان بەردەوام کارایە باش تەنانەت لە کاتی کەرنتینەشە هێڵەکەمان کارا بووە ینی کەرنتینەمان نەکردوون جگە لەوە ڕۆژانە خەڵک پەیوەندی بە نووسینگەکەمەوەیە بە خۆمەوەکە ئێمە من بۆ خۆم یەکسەر لیژنە ئەنێرم طبعاً ئەو چەساندنەوەیە لەلایەن هەنێک کۆمپانیا و هەنێک کارگە و هەنێ مۆڵەوە بۆ پیاوی ژوایە لەیەکێ لە قەزاکانی سلەیمانی
پەیوەندیم پێوە کراوە ئەو چەساندنەوەی لەو کارگەیە هەبووە باوەڕ ناکەم لە هیچ وڵاتێکی دواکەوتووی ئەوە هەبوو بێ لیژنەمان نردووە لە بەڕێوەبەرایەتی کار و دەستەبەری سەیمانی بە هاوبەشی خاوەنی کارگەکە دەرگای کارگەکەی لێداخستە بووین نەی ئەکردەوە بەهێز و بە قایبخان دەرگامان پێکردێتەوە بچین بزین دۆخی کرێکارەکان چۆنە بۆ ئەمە ئێمە بەردەوام بەڕێوەبەرایەتی کار لیژنەی پشکنینی هەیە هەروەک وتم هێڵی گەرمی 5500مان هەیە نووسینگەکەم بە بەردەوامی سکاڵا وەرەگرن لە هەمووی گرنگتر ئەوەیە کرێکار کە گرێبەستەکە لەگەڵ خاوەنکار بە وریاییەوە گرێبەستەکەی بکات بەڵێ گرێبەستەکە ئەبێت بەرژەوەندی دوولایەنە بێت ئەبێت هاوسەنگیە کە بێ لە بینی مافی کرێکار و خاوەنکارە بۆیە ئێمە لە پرۆژه یاسا تازەکەی کار گرێبەستی نمونەیمان بەڵێ پێشنیار کردووە کە بێ گرێبەستێکی نمونەیی هەبێ لە بینی خاوەنکار و کرێکار بەو زمانەش کرێکار کارەکات نوسخە هەبێت ئەوە ژواژۆ بکات چکە جاری وایە کرێکارێکی بۆ نمونە عەرەبیەت یان یەکێک لە نیپاڵەوەیەت گرێبەستێکی کوردی ناخرێتە بەردەست و واژۆی بکات دەبێت بە زمانی خۆی بیخوێنێتەوە بۆیە گرنگە هەر کەسێک کار وەرەگرێت گرێبەستەکە ببینێ بە بەرژەوەندی هەردوو لابێ هەتاکو ئێمە یاساکەمان پەسەند دەکرێت وە گرێبەستە نمونەیەکە ئەخەینە ڕوو کە بپی ئەو گرێبەستە کرێکار و خاوەنکار کار بکەن پێکەوە توندوتیژیەکان بەرامبەر ژنان و ئافرەتان و خانمان فۆرمی نوێی وەرگرتووە لەوەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان بووە بە بەشێکی نەبراوە لە خێزانەکانمان لەسەر ئەم بابەتە ئێمە وەکو پێشتر باسم کرد لەگەڵ ئەنجومەنی خانمان هەروەها لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دایمە هەماهەنگی هاوکاری کاری پێکەوەیمان هەیە ئێمە ئەوەی کە لە لای ئێمە هەیە ماڵی داڵدەدانی ئەو ژنانەیە کە هەڕەشیان لێکراوە لە هەولێر لە سەیمانی لە دهۆک لە گەرمیانیش 72 ساعتیمان هەیە ئەوانەی کە کێشەکانیان چارەسەر دەکرێت ئەبرێتەوە ماڵەوە چارەسەر نەکرێت نێرێت بۆ سەیمانی لێرە ئێمە ئەم ژنانە داڵدەیانەین کێشەکانیان چارەسەرەکەین ئاشتەواییان بۆ دروستەکەین لەگەڵ خێزانەکانیان یانێرینەوە خێزانەکانیان هەروەها ئێمە لە سەیمانی لە هەولێر دهۆک بۆ دادگای بەرەنگاربوونەوەی توندوتیژی بۆ هەر یەکێ لەو بڵێ سێ پارێزگای و کە دادگای بەرەنگاربوونەوەی توندوتیژی هەیە ئێمە نوێنەرمان هەیە نوێنەرمان هەیە بۆ لیژنەی ئاشتەوایی لە هەر یەکێ لەوانە هەفتەی 2 ڕۆژ ئەچن لەوێ دەوامەکەن بۆی بتوانن کە هۆکار بن بۆ کەمکردنەوەی توندوتیژی دوایەوەیەچنەوە ناو خێزانەکانی ئەو چاودێری دۆخیانەکەن لیانە پرسنەوە ئەوانەی کە لە ماڵی داڵدەدانی توندوتیژین بەڵێ چاودێریەکرێن سەردانەکرێن ئەو کەیسانەی کە بڵێ بەداخەوە کە دواتر کوژران لە هەولێر و لە چەمچەماڵ لە ڕێی بە دوواداچوونەکانی ئێمەوە بوزانرا کە ئەوانە دیار نەماون بەڕێوەبەرایەتەکانی ئاگاداریان کردین کە ئەو کچانە دوای ئەوەی کە بە دوواداچوونیان کرۆ سەردانیان کروونەتەوە دیار نەماون زانیمان کە بەداخۆ تیرۆر کراون بەڵام ئەوەی کە بە دوواداچوونی کیسەکانە کە ئەوە دادگایە بۆ ئێمەش وەکو دەسەڵاتی جێبەجێکردن مافی ئەومانێتە دەخۆلی کاری دادگا بکەین.